دیارە ئەمڕۆ پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ ئۆتۆمبیل لە شاری هەولێر بەڕێوەچوو وتیایە بەشێکی زۆر لەو بابەتانەیە خۆت بڵێم ئۆتۆمبیل و هەروە ماتۆرسکیلەکانی شتیایە نمایش کران و خەڵکانێکی زۆری توانیان کە بینەری بەشێک لە ئۆتۆمبیلەکان وەروە ماتۆرسکیلەکان بن. ئەمێوارەیە لە کورسات مەگەزین زیاتر ئەو بابەتی بەلای ئێمەوە جێی سەرنج بوو ئەویش ماتۆرسکیلەکە کە نرخەکەی 25,000 دۆلارە و بێگومان ئاماژە بۆ کراوە کە خەڵکانێکی زۆر خواستیان لەسرە ویانەوێت لە نێو شەقامەکانی شابیکردن و بەکاری بێنن. لە چوارچەوەی کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ ئۆتۆمبیل جۆرەی تایبەتی ماتۆرسکیل نمایش کرا کە نرخەکەی دەکاتە 25,000 دۆلار. ئەو جۆرە ماتۆرسکیلە پێی دەوترێت کیشوەربڕ و ماوەی کەمتر لە 6 مانگە هاوردەی هەرێم کراوە. یەکێک لە سەرپەرشتیارانی کۆمپانیای تایبەت بە ماتۆرسکیل بە کورسات مەگەزینی ڕاگەیان ماتۆرسکیلەکان تایبەتن و بەهۆی بەرزی لە نرخەکەی و جۆرەکەی کڕیاری تایبەتی خۆیان هەیە. وتیشی ئەم جۆرە ماتۆرسکیلانە تایبەت بە گەشت و سەرکێشی و هاتوچۆکردن لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دوورتر. بێگومان ئەو ماتۆرانە سارەکانیان لە سارێکی وەکو بڵێ اقتصادی و دەست پێ کاتە تا ساری زۆر گران. ئەویش ئەوەستێتە سەر قەبارەی مەچینەکە، ئەوەستێتە سەر جۆری ماتۆڕەکە، ئەوەستێتە سەر حەز و با بڵێن ئەو جۆرە جیاوازانەی کە حەز و ئارەزوی کڕیارەکانی هەیە لەسەری. با بڵێن ئێستا ئەویانمان هەیە ئەمەیان کیشوەر بڕە پێ ئەڵێن سوپەر ئەدڤێنچەر ئار کۆمپانیا کەیتی ئێمی نەمساوی دروستی ئەکات. سعرەکەی تقریبا نەگاتە 2.5 دەفتەر بەڕقەمەوە و با بڵێن ئەوە زیاتر خەڵک ئەیکڕێ بۆ ئەوەی با بڵێن لە زاخەوە پێ بچاتە فاو یاخود با بڵێن لە ئەوروپا پێ بێتە قاڕێ ئاسیا. بۆش پێی دەڵێن کیشوەربڕ لەبەرەوەی تەحملێکی زۆر باشی هەیە و بە شێوەیەکی زۆر تۆکمە دروست کراوە. وەڵای خۆی ئەو ماتۆرە زیاتر لای ئەو کەسانە ڕغبەتی لەسەرە کە با بڵێن وەکو بڵێ تورێکی جیهانی ئەکەن. پێشماوەیەک بەر لە ئێستا جەماعەتێک هاتن سەردانیان کردین تقریبا لە کیشوەری ئەوروپاوە هەموو ئەوروپایان کرد اینجا هاتن سەردانی کوردستان و عێراقیشان کرد. زیاتر بۆ ئەو کەسانەیە کە با بڵێن سەفەری دوور و درێژەکەن، زیاتر بۆ ئەو کەسانەیە کە خولیای دەرچوونیان بەرەوە بۆ سەرشاخێ یاخود خولیای دەرچوونیان با بڵێن بۆ بینی لە دەوڵەتێکەوە بۆ دەوڵەتێکی تر هەیە، لە کیشوەرێکەوە بۆ کیشوەرێکی تر هەیە، زیاتر خەڵکانێک ئیسیفادە لە ماتۆڕەکەن کە با بڵێن یعنی تۆزێک بەدەرە لە وەرزش زیاتر علاقەی بە گەشت و گوزار و بڕینی ڕێگای دوور و درێژەوە هەیە.